دکتر حسن اختایی سروکی ناوندا لیکولینا کافکا سمیج انقره میوانی منه کار بدن و گرنگیا سردانا سودانی بو ترکیه هم دی با خفن سلاف بود بریز اختایی گرنگیا سردانا سودانی هون چواده نرخینن بریز اختایی. Evet, Türkiye ile Irak arasında son günlerde ciddi üst düzey gelişen... Vallahi her vakit zanen la sanrojidatu la raburdu da peywendiyşi gavre la nevan Irak u Türkiye da bindir barasti havalda direkt peyvendiyekan berav asteçin web bindirет her vakit agadarın la duayı rudavakani Suriye او هاتو تآرا و براستی پیوسته پیوندیکان برای پیشو بدرید او پیوستکات که پیوندیکان نیمان عراق و ترکیه برای پیشو بدرید اما رشته راسته که هر وقت دزان گریکترین پروژه رگگش پیدان براستی لنیوان ام دولت دا پروژه رگگش پیدان گریکترین پروژه باید بید و زودترین که دا پروژه که هنگاوی زدی بخویو ببینید للیان عراقی شوا هر وقت دزان ولاتشی گرنگو پروژه رگگش پیدانش دا هنگاوی زدیه دوین پرسنی پاکستان و هندستان براستی آگادار اماش هکاری که با اوی دبید پیوندیکان برای پیشو بدرید هر بویا عراق ولاتشی گرنگ لنوسی دبید بریز اختایی و بحثا آلین پوزیتیف ده پیوندین عراق و ترکیه دکر لی هن پروبلم جید پیوندی وانده هنه مجارا PKK و مجارا آوی. دوی درباره دگر دیتناوه بگرم؟ Evet, bildiğiniz gibi geçtiğimiz والله هر وقت لسان لما كان رابردو دا تركيا لليوان بغداد وهولي دا بيكوا كريكوتني شيان وشو كردو كوبن ولمباري ولا انطاليا بويا بنيتان لا عراقي جدا بيويستا هنغاوي زدي بنيت بو رخراوتي روشتيا كان لولاتا كيدا اما جرينجا براستي özellikle Türkiye'nin desteğiyle هروك دزانن تركيا لا بروجكا دا زور جرينجو بيويستا وتكاني بزدي وربجيت براستي عراق دبي وتكاني تركيا بجرينج وربجريت لباري رخراوتي روشتيا كان ڕۆژەکانی داهاتوشدا هەروەکو دەزانن ئەوەی ڕوویدا لە سووریا بۆ عێراق زۆر گرنگە و کاریگەری لەسەر عێراقەیە هەروەکو دەزانن ئەم کێشەیەکی زۆر گەورەیە بەسەر عێراق ئەم ڕێکخراوانە کێشەیەکی گەورەم بەسەر عێراقدا بۆیە دەبێت عێراق ئەمە چارەسەر بکات بەڕاستی ئەوە کاریگەری بەسەر عێراقەیە بەڕاستی ئەمەش پێویستە دووبارەی دەکەمەوە کێشەکانی پاکستان و هیندستانیش ئەگەر وەربگرین بەڕاستی ئەم کێشانە هەموو کاریگەری بەسەر ناوچەکە هەیە و کاریگەری زدی بەسەر ئەم ناوچەی کە تێیدا دەژین هەیە هەروەکو دەزان ئێستا لە هیندستان و پاکستان کێشێکی گەورەدان بەڕاستی هەر بۆیە تورکیا لە ڕۆژاتی ناوەڕاستدا لە فورات و دزدەشدا پێویستە لە ڕووی ئاوش بێکەوە عێراق لەگەڵ عێراقدا کار بکات لە ڕووی مافی عێراق بدات بەڕاستی ئەمە مافێکە بۆ عێراق بۆیە هەروەکو دەزانن عێراق دراوسەی تورکیایە لەمڕۆوە دەبێت مافی دراوسەکەی خۆی بدات و ئەمە زۆر گرنگ دەبێت هەروەک دەزانن ئەو پەیوەندیانەی نێوان عێراق و تورکیا و ئەو کۆمەڵانە بەڕاستی من وای بۆ دەچم ئەو کۆبنەوەی ئەمڕۆژ پەیوەندیەکان بەرەو پێشەوە دەبات ئەم بابەتە دەباتە قۆناغێکی نوێەوە بەڕاستی لە ڕووی تورکیاشەوە هەروەک دەزان ئەمڕۆ بەڕێستەرۆ کۆمار کەسێکی دیاری کرد لە عێراقدا کە نوێنەرەتی بکات من وای بۆ دەچم لە کاتێکی نزیکدا ئەم کێشەی ئەوی عێراق و تورکیا چارەسەر دەبێت ئەمای بۆ دەچم من ئەمڕای من ئەوەیە بەڕاستی نزیکەوە بەدواچوونی بۆ دەکەین برێز ئۆکتاینەها پرۆسەیەکە ئەم بێژن چارەسەریە یانژی پرۆسەیەکە ترکیەیەکە بێ تەرۆر یاکو ناوبەینا دەولەتی و PKK'دە برێڤە دووچە هەیە گەلۆ ڕۆڵا بەغدای دوێ پرۆسەیدا هەیە نرخاندناتە چاوایە یانژی ڕۆلێکە عێراقی دێ هەبە دوێ پرۆسەیا ترکیا بێ تەرۆر. Yani
önemli olan burada iyi niyetin ortaya konması. هەروە بدەزانن ئەوەی گرنگە لێرکانە لە حکوومەتی هەولێر و حکوومەتی بەغدا و حکوومەتی تورکیادا بەیەکەوە کارکردنیان گرنگە بەڕاستی لە پێشتریش ئەنگاوی جدیان بۆ ئەمان ناوە بۆیە پێویستە لە داهاتۆشدا لە سووریا و عێراقدا هەموو ڕێکخراوێکی تروریستی لەناوە بدرێت نەبینێن هەروەکو دەزان ڕێکخراوی پەکە تەنها پەکەکە نەبێت بەڕاستی من وای بۆ دەچم نابێت تەنها باز لە پەکەکە بکەن بۆ ئەوەی هەڵبۆشێنەوە ئەوانەی درێژکراوەکانیش دەبێت هەڵبۆشێنەوە ئەوانش زۆر گرنگە بەڕاستی هەروەکو دەزانن ڕێکخراوی تروریستی پەکە ڕۆژەفێک هەیە لە تورکیادا باسەوە دەکرێت کە لە چەند ڕۆژ داهاتوودا پەکە کەچەکانی دادنێت ئەگەر ئەمە بکرێت کە من وای بۆ دەچم ١٩٩ ئەم کێشەی چارەسەر دەکرێت پەکە خۆی هەڵدەوەشێنێتەوە ئەگەر ئەمە تێک نەدرێت دەبێتە قۆناغێکی زۆر گەورە لە وڵاتەکەدا بەڕاستی من وای بۆ دەچم پەکەکە لە عێراق و لەو ناچانەی کە تێیدان من وای بۆ دەچم خۆی هەڵدەوەشێنێتەوە تورکیاش لە ڕێگای دەم پارتیەوە هەوڵی ئەوە دەدات کە سیاسەتی خەبات بگۆڕێت بۆ سیاسەتکردنێکی جدی بەڕاستی سەردەمی چەک نەماوە من وای بۆ دەچم هەر بە تایبەتی لە سووریاشدا لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەدەوە پاشماوەکانی ئەسەد و پاشماوەکانی ڕێکخراو ئەوانە زیان شوێنیان نییە بەڕاستی دۆخەکە وا پیشاندا هیچ ڕێکخراوێک شوێنی نییە لە ناوچەکەدا بۆیە ئەو کێشانی نێوان ئیسرائیل و ئێران و ئەو کێشانی نێو ئەو وڵاتە هەیە پێویستە کار لەسەر ئەمە نەکات و وای بۆ دەچین ڕێکخراوە تیرۆریستەکانیش لەم ناوچانەی کە تێدا ژین کۆتاییان پێدێت ئەمە ڕای ئێمێ بەڕاستی ئەمە لە چەند ڕۆژ داهاتووشدا دێتە ئاراوە کوردیش لەگەڵ تورکیادا لە ئێستادا لە پەیوەندیی باشدایە و لەگەڵ ناوچەکانی دیکەشدا بە شێوێکی ئاسایی ئەم کێشەی چارەسەر دەبێت وایە یعنی دوارێ ئەنەرژیەدا بێگومان ناوێنا تورکیە و عێراقیدا پەیوەندیەک گەلک خورد هەیە یەکی ژوان میژارین گرنگ بێگومان پەترۆلا هەرێما کوردستانیە و li bendera ceyhan ve bu dünyayı tê derxistin duvî warî de nîzîkahiya Enqere û Bexdayê hûn çawa dinirxîn. Şimdi tabii Irak'ın yerel kaynak بەڵێ سامانە سروشتەکانی عێراق لە ڕووی هەناردەکردنەوە لە ڕێگای هەولێر و پێشتر پێویستە ئەما لە لێوان هەولێر و بەغدا ڕێکەوتن لەسەر بکرێت بەڕاستی ئەمە پێویستی بە ڕێکەوتنێک هەیە ئەگەر ڕێکەوتنێک لە گۆڕێدا بێت ئەم کێشەیە چارەسەر دەبێت بەڕاستی ئەمە بۆی بەدەچین ئەمە ئاسان دەکرێت کاتێک ڕێکەوتنێک لە ئەرە دەبێت لە دوای کۆبوونەوەی ئەردۆغان و سودانیشدا وای بۆ دەچین کە کۆنگری ڕۆژان بۆ دەچین کێشەکانی چارەسەر دەبێت بەڕای ئێمە ڕێکەوتنی نوێ دەکرێت لەم بوارەدا ئەمەش کێشەکان چارەسەر دەکات کێشەیە کۆنەکان چارەسەر دەکات و چارەسەری نوێ دێتە ئاراوە هەر بۆیە بۆ کێشەی چارەسەرکردنی کێشەی ئاو سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان و عێراق پێویستە بە شێوەیەکی یەکسانی لە نێوە هەردوو وڵاتدا بەکار بهێنرێت و لە ڕێگای تورکیاشەوە پێویستە ئەمە بە شێوەیەکی جوان بەڕێو برێت بەڕاستی ئەگەر لە ڕێگەی چی دیکە ئەم نەوتە هەناردە بکرێت پێویستە ڕێکەوتنێک بکرێت بێ ڕێکەوتن ئەم کێشەیە چارەسەر نابێت ئەمە گرنگن بەڕاستی gelek spas bû te Profesör Doktor Hasan Oktay ji Enqere li gel min.